بەیانیتان باش پشتیوان کەریمم بە شێوێکی ڕاستەوخۆ لەگەڵتانم لە دێڵزیان. ئەمڕۆ لە هەڵبژاردننی گشتیدا لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەم پرۆسەی هەڵبژاردن دەستی پێ کردووە لە سنووری دارەی سەربەخۆی سۆرانش و سەدان بنکە و وێزگا کاراکراون. ئەوەی لە دیمەنەکان دیارە چڕترین بنکەی دەنگدانێک لە سنووری دارەی سەربەخۆی سۆران کە بنکەی دێڵزیانە زیاتر لە 3000 کەس لەم بنکەیە ئەمڕۆ مافی دەنگدانی هەیە و دەتوانێت دەنگ بدە. ژمارێکی زۆر هاوڵاتی لێ بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە لە ژوورەوەن دەنجی خوان دەدەن و بەشێکشیان گەڕاونەتەوە پەیتا هاوڵاتی لە سنوورەکان دێن بۆ ئەوەی کە لێرە بەشدار بن لە دەنگدان. بەشێک لەو هاوڵاتانی کە دەنجیان داوا گەڕاونەتەوە بەشێکی دیکەش تا ئێستا ماون و ژمارەیەکیش لەو هاوڵاتیانە تا ئێستا دەنجیان نەداوە. دا حاجێکم لەگەڵە تا ئێستا دەنجی نەداوە. سڵاوت لێبێت دا حەزی بۆچی دەنگت نەداوە؟ بەخدا کە نەخوێندە کوڕێ من ئێسبانی هاتیمە. چەند جار ئەتوو تاقی کرایەوە کە دەنگ بدەیت لە بۆ چ بوو هۆکارەکە چ بوو؟ بۆ خوددا گوتی ناوت لێ پەنجەمە ورد نییە سێستا هۆدەم کردن لەو نانەکرد. ڕادۆستی هاتە دەنجی خۆتە دەیت؟ ما بێ ناخوێنتە دووسێ هۆدەم کردن کوڕێ من. هاتی خوا و پارتیە گوێمە دەشەرتی خوا و پارتیە خوای گەوران پشتەوانە ئینشاڵڵا. چەند سەعاتە تو لێرەی هاتی دەنگ بدەیت؟ ئێسبانێ ساتەشتی هاتی نیرە بەری ناوی نەخوێندە سێ چاودەم کردن گوتی ناوت حەمرتی درێژ بی ئەمانە تێ خوای بێ خوایە. بەڵێ بەشێک لەو هاوڵاتیانەی کە لێرەن بەهۆی نەخوینەوەی پەنجەمۆریان تا ئێستانیان توانیوە دەنگ بدەن. ژمارێکی زۆر لە هاوڵاتی سنووری ناودەشت و دێڵزیان لێرە هەن. دەمەوێت زۆرترین دیمانتان بەو بگوازمەوە ئەو بنکەی کە منی لێم بە قەڵەبارەخترین بنکە دادەندرێت و دەمەوێت ڕێژەی بەشداری تا ئێستا کە مافی دەنگدانیان هەبووە و دەنجیان داوە لەم بنکەیە بۆتان بخەمەڕ و لە کۆی 3370 دەنگ لەم بنکەیە تا ئێستا 145 دەنگەکان دراون بەو پێی کە قسەم لەگەڵ یەکێک لە بەرپرسی کۆمیسیۆن کرد لە ژوورەوە ئاماژەی بەوە داوە کە ڕێژەی دەنگدان تا ئێستا تا کاژمێر 11 بەیانی 145 و زیاتر لە 1050 بۆ 1100 کەس دەنجی خۆی داوە. ئەو دیمەنانی دەبینێن دیمەنی ڕاستە و خۆن چڕترین بنکەی دەنگدانە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بۆ پێی ئەمڕۆ لە سنووری قەزاکانی سۆران چۆمان ڕواند و زمێرگە سۆر خەلیفان سیدەکان دەنگدانی تێجا ئەنجامەدرێت. بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەشی کە لێرەن بۆ بەمەستی دەنگدان هاتوونەتە ئێرە و دەنجی خۆیان بدەن. ژمارێکی زۆر هاوڵاتی لێ دەمەوێت یەکێکی دیکە لەو هاوڵاتیانە وەربگرم کە دەنجی خۆی داوە بزانم پرۆسەکە چۆن بەڕێوە چووە. کاک شۆڕە سڵاوت لێبێتەوە کاتت باش پرۆسی دەنگدان بە گشتی چۆن بەڕێوە چێت لەم بنکەیە؟ بەڵێ تەبیعی ئەمڕۆ وەک دیارە لە یەکەم ڕۆژی دەنگدانی گشتیە پرۆسەکە بەهادی و بەهێمنانە بەڕێوە دەچێت. کۆمەڵە خەڵکێکی زۆر بەرچاو بەشداریان کردووە. ئومێدەوارین لە شوێنانی تری کوردستان و بە تایبەتی تریش ئیدارەی سەربەخۆی سۆران بەبێکێشە ئەم پرۆسێ بەڕێوە بچێت و بە شێوەیەکی هێمنانە و لە ڕێگای زاریکرمانجیشەوە پەیامی سەرکەوتن بۆ لیستی سەدنۆتی پارتیمان ئەخوازین پارتی هەر یەکەمە و بە دڵنیاییشەوە هەر بە یەکەمیش ئەمێنێتەوە بۆ پارێزگار لە قەواری هەرێمی کوردستان و پارێزگاری لە هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان بکە. ئەوی دەبینی بەشێکی زۆر لەو گەنجانەی کە ڕێنمایی هاوڵاتیانەکەن مەستی چوونە ژوورەوەیان و دەنگدانیان ئەم هاوڵاتیانە خۆبەخشن یاخود لە شوێنێکەوە هێنراون؟ بڵێ تەبیعی بەشێکیان لەلان حزب لایەنە سیاسەکان و کولانی هاوکاری بۆ ئاسانکاریکردنی ئەوانە و بەشێکی تریش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بەباجەوە وەک دیارن لێرەن بۆ هاوکاری کار ئاسانیکردنی خەڵک بۆی پرۆسەکە خەڵباڕغی دروستە بە یاخود ئاسانکاری لە پرۆسەکە دروست بکرێت. دەمەوێت هاوکارم دیمەنی زیاتر بگوازێتەوە ئەم بنکەی کە لێرە هەیە ژمارێکی زۆر لە هاوڵاتی تا ئێستا چاوەڕوانە دەنگ بدات و بەشێکی زۆر لەو هاوڵاتیانشی کە لە ژوورەوە دەنجی خوانداوە بەڵام گرفتی تەکنیکی لە هەڵبژاردننی تایبەت و گشتی بوونی هەبی. دەمەوێت سەرنجتان بۆ شتێکی دیکە ڕابچێشتن بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە
مافی دەنگدانان هەیە و دانەوێت دەنگ بدەن و بەڵام پەنجەمورە ناخوێنەوە لە بەشێکی زۆر لە بنکەکان وەک کار ئاسانێک دوو جۆر ئەم پەتاتە و لیمۆ بەکاردێنن بۆ ئەوەی کە لە کاتی نەخوێنەوەی پەنجەمور وەک گوا دەگوترێت و تاقی کراوەتەوە بەشێکی زۆر لەوانە کە پەتاتە لە ژوورەوە بوونی هەیە و لیمۆش لە ژوورەوە بوونی هەیە بەو پێەیە کە لەگەڵ پەنجەلێخشان بەم دوانە کار ئاسانێکی زۆر دەکات بۆ ئەوەی بتوانێت دەنجی خۆی بدات. بەڵێ دیمەنەکان ڕاستە و خۆن و دەمەوێت ئاماژە بۆش بکەم ئەمڕۆ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە 400 بنکەبوونی هەیە و دابش بوون بە سەرجەم قەزام ناحیە و گوند و ئاوایەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. دەمەوێت ئاماژە بۆش بکەم بەشێکی زۆر لەو هاوڵاتیانەی کە دەیانەوێت دەنگ بدەن بەشێکیان لە بەیانیەوە نۆرەیان گرتووە بۆ ئەوەی کە دەنجی خۆیان بدەن و ژمارەیەکیش لە دوێنێ شەوەوە لە بەشێک لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لە دوێنێ شەوە وەستاون بۆ ئەوەی دەنگدان دەنجی خۆیان بدەن. بەشێکی زۆر لەوانەشی کە جیاواز لە هەڵبژارنەکانی دیکە بۆ پێی کە ئێمە ڕووماڵمان هەبووە لە هەڵبژارنەکانی ڕابردووش بەڵام هەڵبژاردننی ئەم جارە بە شێوێکی بەرچاو و جیاواز خەڵک بەشداری هەڵبژاردنەکە بۆ پێی ژمارەیەکی زۆر لەو بنکانێک کە ئێمە بەسەرمان کردوتەوە نۆرە گیراوە بۆ ئەوەی کە هاوڵاتی دەنگ بدات. ئەمەش جیاوازی زۆری دەنگدانە کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لە هەرێمی کوردستان بەگشتی بۆ پێی ئەنجامە بەرایەکان کە ڕاگەندران لە ئەنجامدان لە هەڵبژاردننی تایبەت ژمارەیەکی زۆر دەنگدان بە ڕێژەی سەڵان و هەد بوو لە سەرجەم پارێزەکانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردننی تایبەتدا. هاوڵاتیان ئەم جارە زیاتر ڕوو لە بنکەکانی دەنگدانەکەن و دەیانەوێت دەنجی خۆیان بدەن. بەڵام ئەوەی جێ سەرنجە تا ئێستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە شێوەیەکی ڕێکوپێک و بەبێ هیچ گرفتەیەکی هەمیشەیی و حتمی کە لە بوونی هەبێت تەنها گرفتە ئاساییەکان بوونی هەیە بۆ پێی کە پەنجەمۆری بەشێک لە هاوڵاتیان ناخوێنێتەوە وەکو ئاماژەم پێدا لیمۆ و پەتاتە لە بەشێک لە بنکەکان بوونی هەیە و دانراوە بۆ ئەوەی کار ئاسانێکی زۆر بکات بۆ هاوڵاتیان. بەڵێ